ئەمڕۆ زۆرێک لەلایەنە سیاسیەکانی کورد لە کەرکووک کەرنەڤاڵێکی پشتگیریان بۆ ڕێفراندۆم و سربەخۆیی لە قەڵای کەرکووک ساز کرد بێجگە لایەنگرانی گۆڕان و کۆمەڵی ئیسلامی کە بەشداری ئەم کەرنەڤاڵیان نەکرد. پەیامنێری دەنگی ئەمریکا دڵشاد ئەنوەر لە کەرنەڤاڵەکە بوو. هاوکات پێکهاتە نەتەوەیەکانی کەرکووک بە کورد و عەرەب و هەندێک لە تورکمانەکان بەشداریان لەم کەرنەڤاڵەدا کرد. لەبەر ئەوەی سربەخۆی کوردستان خەونێکی لە مێژینەی کوردە و بەشداربوانی ئەم کەرنەڤاڵە لەم گردبوونەوە ئاهەنگ ئامێزەدا گوزارش لە پشتیوانی خۆشحاڵی خۆیان دەکرد. کورە هەستم هەموو شتێکە هەستم ئەوەیە هەموو کوردێکی بەشەرەف هەموو کوردێکی خاوەن پەیمان خاوەن عەشرەت کەوا لەم ڕۆژەیە بڵێ بۆ کوردستان بۆ سربەخۆیی بۆ نەهامەتی کورد بۆ ئەنفال بۆ کیمیاباران بۆ زوڵم لێکرای کورد بۆ ئەنفالەکانی بۆ ئەو پێشمەرگانەی ئەو کوردانەی کەوا لە جنوبە هێشتان جەنازەی نەهاتووەتەوە ئەوانە شەهیدن. هەستم ئەمڕۆکە وازانم ئەمڕۆ لەدایک بووم خۆشترین ڕۆژە ئەمڕۆکە بژی کورد بژی کوردستان بژێ سربەخۆیی کوردستان. بەشداری کەسایەتیەکانی عەرەبی سونەی کەرکووک هەماهەنگی و هەمەڕەنگی بەخشی و بە کەرنەڤاڵەکە. والله الأغلبية على الاستفتاء. الأغلبية زۆربە لەگەڵ ڕفراندومدایە ڕفراندوم دەکەین. موضوع الاستفتاء احنا موضوع بابەتی ڕفراندۆم ئەگەر خزمەت بە تەواوی پێکهاتەکان بکات ئێمە لەگەڵ ڕفراندۆم داین. ئێمە عەرەبی کەرکووکین وەک چۆن مافەکانی کورد لەخۆ دەگرێت مافەکانی عەرەب و تورکمانیش دەگرێتەوە. کەرکووک شاری برایەتیە. ئەم وتەیە وتەی مام جەلالە کە دەڵێت کەرکووک شاری ئاشتی و برایەتیە. ئێمە لەسەر ئەو بنەمایە ئەگەر ڕفراندۆم خزمەتی هەموو پێکهاتەکان بکات ئەوە ئێمە لەگەڵی داین. سەرباری بارگرژیەکانی ئەم دوای نێوان حکومەتی هەرێم و حکومەتی ناوەن هەر لە بڕیاری لەسەر کارلابردنی پارێزگاری کەرکووک نەجمەدین کەریم و هەڵوەشاندنەوەی ئەنجومەنی پارێزگا و بارگرژیەکانی ناوخۆی کەرکووک هاوکات سووربوونی بەرزانی و لایەنەکانی دیکە بۆ ئەنجامدانی ڕێفراندۆم بەڵام هێشتا بەشداری خەڵک بەم ڕادەیە جێی پرسیارە. ئامادەکاریەکانتان بینیوە ئێستا هەموو ئەحزابی کوردستانی لێرە لە بانگەشەیە بەردەوامین بۆ ئەوەی کە ڕۆژی 25 مانگ بچینە سەر سندوقەکانی دەنگدان و ئینشەڵڵا دەنگەکانیش زۆرینە بەڵێ بێ. ڕازاندنەوەی شەقامەکانی کەرکووک و بانگەشە بۆ ڕیفراندۆم لەگەڵ ژیانی ئاسایی و ڕۆژانەی هاوڵاتیان و دڵە ڕاوچی و گیانەدەستدانی هاوڵاتیەکی کورد بەهۆی تەقەی بارەگایەکی بەری تورکمانیەوە بەڵام لەم کەشە ئاهەنگ ئامێزەدا فەرماندەیەکی هێزی پێشمەرگە بازە تونند و تۆڵی سەنگەرەکانی پێشمەرگە دەکات بۆ پاراستنی خەڵک و ناوچەکە. قەزان چۆن هێز پێشمەرگەی کوردستان ئەرکی پاراستنی سەنگەرەکانە و ئەگەر ناو شاریش پێویست بکە دێنەوە هاتووشنا بەڵام سەنگەرەکان زۆر تون و تۆڵ کراوە و هیچ دوژمنێ ناتوانێت دزەی لێوە بکە و بۆ ڕۆژی دەنگدانیش پەیام بۆ شاری کەرکووک بۆ هەموو نەتەوەکان ئەو ڕۆژە لەژێر ئەمنێتێکی تند و تۆڵە گشتپرسی بەڕێوە ئەچێ. هەرچەند وادەی ئەنجامدانی ڕفراندۆم چەند ڕۆژێکی کەمی ماوە بەڵام گوشاری نێودەوڵەتی بەردەوامە بۆ ڕاگررتنی ئەم پرسە.